ماشاءالله ماشاءالله كادميني كان يزد زمان كريم من يزد الفريق ماشاءالله دكتور صالح علي دانشی سليماني لما تقش على ذو فيستيفال تاع كلاب بس فرشي كان داري حال صالح حمد سنا بغازر باشي بري وسو زياتر بو ناسيني اسبي كرديه لم دفري خو على لما تقش على سوره زور زور خوش حال صالانا جاري بو دوجار بو سيزار فيستيفال اقرب زياتر كشكش تقريبا تبعي سوار صالح ابي شهر سوار شاكا خو باشكا ماني سليماني خان ماني ابي شهر سوار شاكا سواري زور زور باشي أما شاب مربس كولا كم أبي شاب سوالي ساكا نرخيان تقريبا لا دورة دفتر دولار يش أروان ما شاء الله يا ساس بك أمي من حتى أوقف بنجا ورقة روشت وسعرك من ناوم دارا مسعود دانشجو خريج شهر زورم ام معنی کردیه معنی کام معنی کردیه زور بلا والله خان كردي لو لعبة كردية أسبريت زور بلا والله خان لنا عرزكية كردية ونوعياتي هي وبدماري هي فقيري شيء والله معناه فقير وكو أما فقيرة والله معناه وكو ابن بدمار وف شيء أول سؤالي تعبت خوي وكاري جرانيا كي يشاكا يواهي يشاكا جران لما أنا هي فقيرة هرزانت له يواهي جيني يواهي رجيني خلق نايليت ودواي وخلق لي ترسي يواهي أيام سؤالي مسبوم أكو مخوارو جاري دو جارك يترى يبي بسؤال أما قولنا دوري دورة جاكم خليكي تبون دروس كردو أما أنا بيشو أمس زعنا أو إيش يرسينا كي أنا مو خم واخد دروس كردو بال لا دلش لي لو لا كمالش تمو هنا وبون دروس كردو والله خلق يقول رواية حزينيتي فارس يادن بيدا رواية هربو خوشين إيجاره فراسيش تكي تايبت بنای خوای گەورە و میهرەبان منوک و گەنجێکی ئەم شارە زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە ئەمڕۆ لەم ڕۆژە مێژوویە لە قەزای شارە زور لە یاریگای شەید عومەر ئەم فیستیڤالە جوانە ساز کراوە فیستیڤاڵێکی تایبەت بۆ ئەسب سواری بەڕاستی من مەساڵانێکی زۆرە خۆم خولیای ئەسب سواری مەیە و خۆم بە خۆم ناڵم سوار چاک و بەڵام بەڕاستی لە نزیکەوە نمایشێکی جوان ئامادەیمان نەبووە دیمەنی ئەم نمایشە جوانەمان بینی بەڕاستی خۆشحاڵی کردین و لە ڕووی شەرع و دینیشەوە تەنانەت ئەسب بایەخ و گرنگیەکی تایبەتی هەیە واتە لە فەرمایشتێکی تایبەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم باز لە گرنگی و ماهیەتی بەخێوکردنی ئەسپەکات واتە فەرمێ لە هەر ماڵێکا بەخێوکرێ ئەسپەکە دوعا بۆ خاوەنەکەی و بۆ ماڵەکەیەکە و هەروەها لە کۆنیشدا بەڕاستی گرنگی و بایەخێکی زۆر تایبەت دراوە بە ئەسب و وەکو ئێمەی کورد بە تایبەتی و ئەسب بۆ زۆر مەبەست بەخێو کراوە و ڕامهێنراوە و بە تایبەتی بۆ مەسەلەی کار و کەسابەت و بۆ سوارچاکی و بارکردن و ئەوانە وەروەها بۆ مەسەلەی جەنگ و وەروە بۆ مەسەلەی زینەت و جوانی و بۆ مەسەلەی پیرۆزیش لە ماڵا لە ڕۆدینی و کللتوریەکەشەوە بەڵام بەداخەو لە ڕۆژگاری ئەم ڕۆماندا سەرەکەین گرنگیەکی کەمترە ئەدرێ بە ئەسب و بە بەراورد بە ساڵانی سەردەمی زوو و ڕابردوو بە پێشینەی باوبا پیرانمان بۆیە پێشنیارەکەم بۆ ئەو خەڵکانی بە تایبەتی لە گوندشینەکان و قەزای شارە زوریش گوندێکی زۆری بەسەرەوەی پێشنیاریان بۆ وەکەین لانی کەم لە سەنتەری قەزاکە ئەوە نەبێ بەڵام لە گوندەکانە پەری پێ بدرێەوە بەخێو کرێ بڕاتانە بێ ینی گەنجی وا هەیە نازانێ ماین و ئەسب لێک جیا بکاتەوە
هۆکارەکەش ئەوەیە کە ئەم نەریت ئەم بەخێوکردنی ئەسب لە ماڵەکانمانە وەک نەریت کاڵ بۆتەوە وردە وردە ئەو گرنگی سەردەمانی زووی پێ نادرێ و خوازیاری ئینشاءڵڵا گرنگی زیاتری پێ بدرێەوە پەری زیاتری پێ بدرێت لەم جۆرە کەرنەڤاڵ و نمایشانەش ئینشاءڵڵا ساڵی لانی کەم ئەگەر چەند جارێ نەبێ با جارێک ساسپرێ ئینشاءڵڵا و پێشنیارەکەین بۆ شارەکانی تریش نەک هەر لە قەزای شار زۆرە لە شارەکانی تریشا گرنگی پێ بدرێ و بە تایبەتی ئەو ڕێکخراوانەش و ئەو کەسایەتیانەش گرنگیان پێ بدرێ و دەستگیرۆیان بکرێ و کاراسانیان بۆ بکرێ بۆی بتوان گرنگی بدەن بە مەسەلەی کەرنەڤاڵ و فیستیڤاڵی ئەسب سواری ئەو شتانە. میرخەمە سازە میرخەمە لەقبێ دەست خۆشمانی لەوێ ولاجان کاگەنی دەست خۆشێ. الو هاي ما شاء الله السكران نوي تكتاس إنه رندرباتيا لا السواري ده مكانه في البوم لا مريوان همون يو في البوم أما اسمش معناه إيه كعك الرامينا خوش بأصل ميو نايش شاي دجا أيوة دار مرحبا يا أخويا مفكر والله شو قد شيء زو خوشي ليه السواري تابلي خوش